تۆماس ئەلفا ئەدیسۆن ئەو زانە گەورە جیهانیەی لە ساڵی 1940 لە ڕێکەوتی 11 شوبات هاتۆتە دنیاوە. ئەو خاوەن دەیان داهێنانە یەکێ لەو داهێنانە گرنگانەی کە تۆماس ئەدیسۆن بۆ خزمەتی مرۆڤایەتی ئەنجامی داوە کارەبایە. بابزانین هاوڵاتیان لە ڕۆژی لەدایکبوونی ئەدیسۆندا چیەڵێن. ئەگەر بیزانێ ئەدیسۆن دۆخی کارەبا لە وڵاتە بەم شێوەیە چی؟ وەڵڵاهی ئەگەر بیزانایە بەم شێوەیە بێ خاستن لە عێراقا بەجددی هەردای نانە ئەویت با لە چاخی بەردینە بمێنەوە زۆر باشترێکە چونکە ئێستا هەر کارەبا هەر نییە ئێستا هەمووی گەڕاوەتەوە سەر چرا و سەر مۆم و ئەگەر ئەدیسۆن بزانێ لە وڵاتە کارەباوە هەیە کۆتایی ئەو کاتە کۆتایی بە خۆی و پرۆژەکانی هێنا چکە کارەبا لە وڵاتە زۆر خراپە. وڵایی یادی چی بکەیتەوە تۆ ئەگەر کارەبات نەبێتتر یادی چی بکەیتەوە با زانا بێ با هەر شتێک بێ یادی چی بکەیتەوە ئەمە چاومان بە کارەبا نەکەوتەوە چاومان کردوێتەوە کارەبامان نییە و هەر دروستی نەکردایە سەد قات باشتر بوو. هیوادارم لە پسراوان کارەبامان بۆ چاکەن لەبەر خاتر ئێمەە لەبەر خاتر ئەدیسۆن. ئەدیسۆن ئێمە ڕۆژانە یادەکەینەوە لە وڵاتە پێشکەوتەکان ئەڵێن چەند چرکەیەک یادەکەنەوە لە ساڵێکەوە بزانم لا ئێمە ڕۆژانە چەند جارێ یادی ئەدیسۆنەکەینەوە. ئەدیسۆن بیزانیایە کارەباکە وای لێدیە هەر ئەو کاتە پەرەمێزێک فانۆزێکی بۆمان دانا و لا ئیلاهە ئیلەڵڵا ئەڵڵاهو ئەکبەر. بیرڕاکان لەسەر ڕۆژی لەدایکبوونی ئەدیسۆن و دۆخی ئێستایی کارەبا لە وڵاتە جیاواز بوو بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشام یەکێ لە هاوڵاتیان ئاماژەی بەوە کرد پێویستە لێپرسراوان بە دۆخی کارەبا بچنەوە چاکیکەن لەبەر خاتری ئێمە نا لەبەر خاتر ئەدیسۆن. حەسیب حارس کەناڵی کەرکووک.